باس لە پەرەپێدان بە وزەی نوێبوونەوە کات گووە یاخود وزەیەکی پاک ئێمە هەمیشاڵێن کە ژینگەمان پیسە بێ بەهۆی بەکارهێنانی ڕێژەیەکی زۆری سوتەمەنیە ئیترم سوتەمەنیە لە نێو کارگەکان نابێ یاخود لە بەکارهێنانی ئۆتۆمبیلەکانمان نابێ ڕۆژانە ئێستا لە جیانە هەوڵێن کە شوێنگرەوە بۆ ئەمانە دابنێن تاوەکو بتوانن وزەیەکی پاک وزەیەکی نوێبوونەوە و ژیانیش بەردەوام بێت و کارەکانیش بەردەوام بێ ئەمەش بە چیەکرێ ئەگەر باسی و پانێڵانە بکەین کە ئێستا لە ڕێگەی وزەی خۆرەوە ئەتوانین ئێمە سوودیان لێ ببینین یاخو ئەمڕۆ کە ڕۆژی گیانی تۆڕباینی هەوایە کە ئەم تۆڕباینە هەوایانە لە زۆربەی وڵاتانە زۆر سوودی لێبینرا و توانراوی وزەیەکی باشی لێو دەست بکەی و دوور بکەینەوە لە هەموو ئەو پاشماوە گازیانە یاخود ئەو پاشماوانەی کە لە سوتەمەنیەکانەوەیەت کە چ زیانێک بە ژینگەمانەگەێنێ و ژینگە بەرەو چ ئاقارێکی خراپەڕوە کەواتە لەم ڕۆژەیە لای خۆمان چی کراوە دوور و نزیک هەندێک کەس هەڵساوە بۆی کە پانێڵەکان دابنێ وە بتوانێت وزەی نوێبوونەوە و یاخود ئۆتۆمبیلانێکە لە کۆمپانیا گەورەکان لە وڵاتەکانی ترەوە یەتە ناو شار و شارۆچکەکانەوە کە ئەمە جارێکی تر واکە کە ئێمە پشت بە وزەی نوێبوونەوە بەستین یا وزەیەکی پاک ئەی لای خۆمان تا چەند هەوڵ درراوە بە تایبەتی ئەگەر باسی ئێرە شاری سلەیمانیکەین هەڵکەوتنی شاریکەمان هەڵکەوتنی جوگرافیەکەیمان لەوانەیە گونجاو بێ بۆ ئەو تۆڕباینە هەوایانە کە مجێمە سوودی لێ ببینین بۆ وزەی کارەبا بێ بۆ هەندێک وزەی تر بکە ئێمە بتوانین لەنێو کارگە و شوێنە گشتیەکانە بەکاری بێنین بۆ مەبەستا گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز خات و چڕۆ حەمە ئەحمەد کە بە ڕێزیان ئەندازیاری کارەبە و پسپۆرت لە وزەی نوێبوونەوە یاخو وزەی پاک کە بە ڕێزان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە هاتوو چڕۆ زۆر بەخێر بێ بەیانی باش زۆر سپاس بۆ جەنابتان بەیانی ئێوەش باش سپاس بۆ ئامادەبوونتانەکەم بۆ زۆر بەخێر بێت باسی وزەی نوێبوونەوەکەین وزەی پاکێمان لە جیهانە بە تایبەتی زۆر گرنگی پێدرێەوە هەوڵ دێ بەردەوام کاری لەسەر بکرێ بۆی کە زیاتر جێی وزەکانی تر بکرێتەوە کە ئێمە لە سوتەمەنی یاخود لە هەندێک لایانی ترەوە زەورەگرین کە زیان بە ژینگەکەمانەگەێنێ لای خۆمان تا چەند گرنگی بەم بابەتایان بووی کە بتوانین ئێمە ئەم هۆشیاریە وا بکات کە ژینگەکەمان پارێزین یەکەم جار بەڵێ جوانە پێش هەموو شتێ من پیرۆزبایی ڕۆژی وزەی وین تۆرباینەکەم کە لە دانراوە و لە زەمنێکی کۆنەوە ئیشی لەسەر کراوە و دەستخۆشی لە جەنابتانی شەکەم بۆ ئەوەی ئێمە ئاشنابین بەم بابەتە لە کوردستان مەسئلەی وزەی نوێ لە کوردستان ئەوەی کە کراوە تەنها دراسەکردنە و تا ئێستا هیچ هەنگاوێکی جدی بۆ دانانی محەطەی با یعنی وزەی با دانەنراوە ئەوەی کە کراوە لە کوردستان و من لەو بابەتە کە بەحسم کردووە چەند ناوچەیەکمانەیە کە لە زەمانێکە شەریکەیەکی ئەڵمانی چەند محەطەیەکی بای داناوە پێی ئەوی ترێ داتالۆگەر لە ڕێی ئەو داتالۆگەرانەوە لە هەر شارێک کە 5 شوێن دەستنیشان کراوە لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە ڕێ ئەو داتالۆگەرانەوە ئەتوانی داتا وەربگری ئەو داتانە هەموو دەدەخە جارێک داتایەک تەسجیلەکە تۆ ئەتوانی مانانە لە ڕێی کۆمپیوتەرەکەەوە ئەو داتانە وەرگری و داتا ئەنەلایزی بۆ بکەی یعنی دراسەی وزەی با بکەی و ئەم مەسئلەی وزەی با پێش هەموو شتێکە بێتان بڵێم دەبێت دراسەیەکی مەودا درێژی هەبێ یعنی بێ مودەی هیچ کەمتر لە 10 ساڵ کەمتر نەبێ بۆ ئەگەر زیاتریش بێ یعنی ناکرێتەوە لە خۆتەوە لە مەنتیقەیەک بڵێ من ویندفارمێ دانێم یعنی کێڵگەیەکی بایی دائنێم حتا دراسە نەکرد بێ لەسەر ئەو شوێنە چونکە هەموو وڵاتان ئەبینی کە هەنگاوی باشیان ناوە لە وزەی با وزە نوێبووەکان بەعام مەسەلەن بایۆ ماسە مەسەلەن وزەی خۆرە سۆلار جنەرێشنە وزەی بایە وزەی ئاوە هایدرۆپاوەرە هەموو دوای دراسەکردن ئەتوانی تۆ قەرار لەسەر ئەو شوێنە بێ کە تۆ ئایا گونجاوە بۆ دانانی تەولیدی کارەبا لەو شوێنە کە پێی ئەوترێ ویند فارم بە ئینگلیزی ینی کێڵگەبایەکان کراوە بە کوردی چۆن ئەبینی مەجموعەیەکی زۆر تاوەرات من لە وڵاتان لەسەر ساحیلێ دائەنرێ لە ناو بەحرا دائەنرێ پاش دراسەکردنە یعنی مەسەلەن ئێستا زۆر جار گوێم لێ بۆ توانە ئەزمر گونجاوە بۆ وزەیبا ناکرێتەوە ڕەشەبایە ببینی چونکە وزەیبا وزەیەکە ئەبێ دوای دراسەکردن خێرایی با گونجاو بێ یعنی لە دوای ئەو داتان پرسیارە لە بەڕێزت کەم ئاماژەت بۆت کرد دراسەکانە بێت نزیکەی 10 ساڵی پێ بچێت اینجا بڕیار بدرێت یعنی ئێمە بۆ نمونە لە شارێک وەک سلێمانی ئەگەر بمانەوێت کێڵگەی ئەم پەناڵانە دابنێ ئەبێت 10 ساڵی تر چاوەڕێکین لە ئێستا ئەوەی من یاننا
عفو جناب فرمود ئەوەی کە کراوە پێش من کراوە من 2007 لەم بەشی وزەنی و بۆکان کار دەکەم پێش من کۆمەڵە ئەندازیاری باڕێز ئیشان لەسەر کردو و ئەندازیاری باشیشی تیا بەشەکەمان لەوانەیە هەیان بێ لە من بەتواناتریش ئەو ئەندازیارانە داتان کۆلێکت کردو یعنی داتان کۆ کردوێتەوە ئێستا گونجاوە یعنی ئێستا تقریبا لە 2010 ئیش لەسەر کراوە ئێمە هەموو داتاکانمان لایە وەلو ئێمە شتێکشمان بیر نەچێ وەختی خۆی ئەم ویند ئەتلەسمان هەیە یعنی دراسی ویند کراوە لە منتیقەکە بەس ئەبێ ئێمە خۆمان یعنی بە بەردەوامی لە دراسەکردنابین بۆ ئەوەی گونجاوترین شوێن بدۆزینەوە بۆ دانانی کێڵگەبایەکان یعنی محەتەی بە باشە ئەوەی کە ئێوە بە دوایە چون کاڵەی لە ساڵی 2007ەوە من لە 2007 من هاتوومەتەوە چه شوێنێکتان بۆ دیاری کراوە بەڵێ ئەو شوێنانی کە پێتان بڵێم ئێمە لە منتیقەی سلێمانی و لە هەستێ شارەکە ئەم ماست پێ ئەڵێن ماست ئەو تاوەرەی کە دائەنرێ ئەم ماستانە ئەو جیهازەی لەسرە داتالۆگەران داتا تەرجیلەکە داتای خێرایی بە دایرێکشنی بە تمپریچەر ڕادیشن شدەی خۆر لە ڕێ ئەو ماسانە و ئێمە توانین تا ئێستا 5 شوێنمان هەیە لە منتیقی کوردستان ینی عفو لە منتیقی سلێمانی لە هەموو کوردستان 15 جێگەمان هەیە کە ئەو داتانە کۆلێکتەکەین یعنی لە ڕێ ئەو ماستانەوە منتیقەکانیش سوورداشە ئاغجەلەرە ناڵپارێزە سونێ منتیقەیەکە لای قەڵازیزی ئەو منتیقا وەلو ئێستا زۆر کەمتر ئەچین بە حکمی تۆزێ ڕێگە کە جاری وایە ناخۆشە و منتیقێکی ترمانێ سۆلاوە لە دەربەنی خان و شوێنیشی هەیە گونجاوە چونکە ئێمە دوای داتاکان داتا ئەنالایزی بۆکەین یعنی ئەڤرێجی باوەرەگرین بزانین تا چەند گونجاوە شوێنی گونجاویشمانەیە تقریبا ئەتوانی بڵێ سوورداش پێش من دەشتی کەلار و بانی مەخان بانی مەخانیش هەر دراسی لەسەر کراوە شوێنی گونجاومان هەیە بەس ماوەتەوە یعنی هەنگاوێ بنرێ بۆ تەنفیز وەلەو داتا بە حقیقەتێکیش بڵین داتا زۆر جەدوایی نییە یعنی مەسەن لەوانەیە ئەم ساڵ تۆ دائیمەن خۆر بە یعنی ئێستا ئەمڕۆ خۆر هەیە لەوانەیە بەیانی هەور و هەڵابێ یعنی باش بە معدلی یەک داتان نایاتە بەس لە ڕێی ئەو دراسەوە ئەتوانی تەخبیری شوێنێکی گونجاو بکەیت بۆ دانانی ویند فارمەکە باشە ئیتر ئەفوی پێش ئەوەشی پێ بڵێم ئەو ویند فارمانە دوو شێوەی هەیە ناوعێکی ئۆنشۆ ئەتوانی لەسەر وشکایی ئەوە بۆ ئێمە ئەبێ بۆ منتیقە وشکایەکان ناوعێکی ئۆنشۆ لەسەر بەحر و ناو بەحر طبعا ئەوە ئەبینی لە وڵاتان ئەوە لە ئیتفاقی پاریسەوە ئەوان زۆر هەنگاویان ناوە لە وزەی باوزەی خۆر کە مقررە تا بە ئیتفاقی پاریس دوای ئەوەی وڵاتان چکە ئەوان زۆرتر مەسەلاً ئەمریکا سین حسەی ئەسەدیان بەرەکەی لە پیسکردنی ژینگە لەبەر ئەوان زیاتر هەنگاویان ناوە ئەبێ لە 2030 ئیتر وزەی خۆر لە ڕێی ناچراڵەوە لە ڕێی تەبیعەتەوە لە سا هەشتای کارەبا دروست بکرێت چکە خوتورەی گەورەی لەسەر کلایمت چێنجە ینی گۆڕینی کەشوهەوا زۆر باشە خاتر شتۆگەر باسی شەوە بکەین ئەم بابەتە لەوانەیە بابەتێکیش بێ لە ڕووی ئەکادمیەوە لەنێو زانکۆ پەیمانگاکانی کاری لەسەر کرابێەوە چەندی کەس بتوانێت لەم بوارەوە بەڕێستان پسپۆڕی هەبێت و تاوەکو بتوانێت بە شێوەیەکی باش لەگەڵ تیمێکە کا لەسەرم بابەتەکان ئێمە کە بە پێی ئەوەی کە بەڕێستان لەڵی شوێنەکان دیاری کراوە ئەو شوێنانە گونجاون بۆی کە ئەم تۆڕباینانە تیادان بڕێ بۆی کە بتوانین ئێمە وزەیەکی پاکمان دەست بکەوێت تێچوویەکی ئەمەنە زۆری ئەوێت کە ئێمە نەتوانین لە توانامانانە بێ کە داینین یاخود هۆکار چییە کە هەتا ئێسان هەوڵێک نەدراوە وڵی بڵێم هەوڵی وزەی باتە ئێستا نەدراوە وەکو دانان و تەنفیز بەڵام وزەی خۆر خۆشببختانە خەریکە ینی لە سلێمانی مەسەلەن زۆربەی کەسانی مەسەلەن فامیلی مۆڵێکێکە لەوانەی کە هەنگاوێکی نام حەتەیەکی خۆری داناوە ینی مەسەلەن دیوان و معمەلی ئاوەکە و بەعزە ماڵێک مشتێکی ماڵانیشمان هەیە کە سەربانەکانیان ئیستیغلالەکە بۆ دانانی پەنەڵات ینی هەنگاو هەیە ئێستا لەلایەن خەڵکەوە ئەوە شتێکی دڵخۆشکەرەکە خەڵک ئەو هەستەی هەبێ بتوانێت کەپارەیەکی هەیە لە ڕێی
لە ڕێی خۆرەوەیە لە ڕێی باوە کارەبا دروست بکا بۆ خۆی وەلو نابێت و هەموو شتێک کە حکوومەتیش توانای نەبێ کەسی دەوڵەمەند هەیە توانای هەیە یعنی ئەوانە شتێکی باشە یعنی دڵخۆشکرە بەس مەسەلەی وزەی با تا ئێستا من سەبەبەکەی نازانم بۆ هیچ هەنگاوێکی بۆ نانێ وەکو پێتەڵم دراسە هەیە لە ئێرە لە هەولێر لە دهۆک و ناشتوان بڵێم هەموو منتیقەکان گونجاوە بە شوێنیشمان هەیە گونجاوە دوای ئەوەی کە ئێمە داتامان بەردەستە ئەتوانین قەرار بین لەسەر ئەوەی شوێنێ گونجاوە بەس ئەوەمان بیر نەچێت کە ئێمە محەتەیە دروست ئەەکەین ئەوان ئەو شەریکەیە احتیمادەکە لەسەر ئەو داتایی کە هەیە لەو منتیقا بە گوێرەی ئەوە مانیفاکتۆرین دروستە یعنی تەسمیمی تۆرباینەکانەکەن ئەبێ گونجاو بێ لەگەڵ مولائەمە بکە لەگەڵ تێکرا خێرایی ئەو بایە یا دایرێکشنی ئەو بایە ئێستا منتیقەمان هەیە مەسەلەن خێرایی با مولائیم نییە یا دایرێکشنی با زوو ئەگۆڕێ ئەمە زەرەری بۆ تۆرباینەکانەیە ئەگەر سیرتان کرد بێ هەمووی ئەو تۆرباینانە کۆمەڵێ باڵی پێوەیە بڵەدەکان ئەوە معڕەزە لە بای بەقووەتە بۆ شکانن لەبەر ئەوە ئەو شەریکەیە کە دروستی ئەکا طبعا ولو کۆنتترۆلی هەیە ئەوانە ینی نەوعی کۆنتترۆلی هەیە بۆ سەیتەرەکردن و بۆ گۆڕینی ئیتیجاهەکەی بەڵام ئەو شەریکەیە قەرار ئەیە لەسەر ئەوەی ئەو چ جۆرە تۆرباینێ بۆ ئەو ناوچەیە دروست بکات باشە خات و چرۆ لە وڵاتانێک کە توربینی هەواییانەیە لە ڕێگەی و کارەبا دابینەکان ئەبینین زۆر جار گۆڕانکاری بەسەر نرخی تەنانەت کارەباکەدا ئەو ڕۆژانەیەنەوە هەفتانەی کە ڕەشەبا زۆر بە قووەت بێت نرخی کارەبا کەم ئەکەنەوە ئەوەی کە کەم بێت لە ڕێگەی ترۆ دابینی بکەن ئەوەی نرخی کارەبا گرانتر ئەبێ بەڵام وەکو لای خۆمان و بەپێی ئەو داتانەی کە هەتاکو ئێستا تۆماریان کردو ڕێکۆردیان کردووە ئایا ئەکرێت ئامارێک دەربهێنن داتایەک دەربهێنن کە بۆ نمونە ئەکرێت چەند کیلۆوات لە ساڵە ئێمە کارەبامان لە ڕێگەی ئەم توربینە هەواییانەوە بێت والله ئەوە وەکو پێم وتی ئەوە یعنی جارێ ناتوانانی هیچ ڕقامێک بێ چونکە تۆ هەتا منتیقەکە و نوعی تۆرباینەکە تهدید نەکەی لە ڕۆیە لانێ ئەگەر ڕقەمەکە ئەو کارەبای کە دابینی ئەکە زۆر بەرچاو بێت وابێت کە هەندێک لە کەسە سەرمایه‌دارەکان بێن وە بەرهێنانکەن بڵێن ئەوە ئاکاتکە تۆ بیت بڕەپارێک لەوێ خەرجکێ بەڵام لانێ بڕەکە ئەگەر ئەوە نەنەبێت بڵێت کە بۆچی ئەم پارە زۆرە من بهێنم لەم ڕێگەیە بێت نانا بۆ ئەتوانێ ینی مەسەلەن کەسێک هەیە مەسەلەن خانوویەک ئەکا بە 12 دەفتەر ئەتوانێت جێگەی هەیە لە سەربان دەفتەرێ تەخسیسکە بەس تۆزێ تەوعیەی خەڵک کەمە لەو بارەیەوە یعنی پێی گوناهە تۆ بڵێ مەبلەغێ پارە دابین کە بەس پارێکی زەخم دروست ئەکا لە خانوویەکە زۆر شتیش لەوانەیە ضروری نەبێ وەکو واجیها بەعزە شتێکی زیایی ماڵ بەڵام ئەوە مەسئلەی ژینگەیە ژیانی خۆیەتی مەسەلەن پاگڕاگررتنی ژینگێ ئەوەی پێقورسە مەسەلەن زۆربەی سەرمایه‌دارەکان با ئەتوانن یعنی مەسەلەن خۆی حەقەلایانی پەیوەندیدار فەرزی کاوە سەریانە مەسەلەن ئەوەی ستیە دروست ئەکا با بەشێکی بۆ وزەی نوێ بێ بەشێدا یعنی ئەوە دەعمێکی حکومەتە و لەلایەکی تریشەوە ئەوە ئەتوانێت کارەبای زیایە بکاتە شەبەکەوە کە ئەمە خۆشببختانە قەرارێکەیە بۆیە ئێستا زۆر ماڵان هەستاون بە دانانی کۆمەڵە پەنەڵ لە سەربانەکانیان قەرارێکێت و ئەو وزەیە کە لێت زیایە ئەتوانی بیکەیتە شەبەکەوە بیکەیتە گریدەوە ئەوە توانێت لە نیسبەیەک لەو کارەبایی کە سەرف کردو لە ڕسیدی کەمەکاتەوە مەسەن تو کارەبات وەرگرتو لە حکوومەت ئەتوانی نیسبەیەک ئەفرۆشی بەمە ڕسیدەکەت کەمە بێتەوە ئەوە قەرارێکی باشە لە پەرلەمانەوە دەرچووە لە مودەیە دڵخۆشکەرە و خەڵکی هەنگاوی بۆ ناوە ئێستا مەسەلەن ماڵان هەیە ئاشنان پێی خۆزگە لە ڕێی ئەم بەرنامەیەوە خەڵکی تریش کە توانای هەیە مەسەلەن ئیستیغلالی سەربانەکانیە یا شوێنێکی هەیە چونکە مەسئلەی سۆلار وزەی خۆر شوێنی ئەوێ یعنی پێویستی بە مەساحەیە ئەگەر مەساحەیەکت هەبێت تۆ توانای دانانی بەشی خۆت کارەبات هەیە هەر بۆ ناوچەکەی خۆشمان کە ئێمە بینی لەوانەیە چەند وڵاتێک لە ئەوروپا بەوەی کە زۆر کەم خۆر دەرەکەێت بەڵام هەر سوودی لێ بینن بەڵام لای خۆمانێمە چووکە هەر چوار وەرزەکەشمانەیە هەر وەرزە و تایبەتمەندی خۆی هەیە یعنی ئێستا ترێمە بەرەو گەرما ڕێ تر بەرەو مانگی شەش و مانگی حەو پلەکانی گەرما بەرزە بێتەوە ینی گونجاوە بۆی کە ئێمە لە خۆر زۆر زۆر سوود ببینین ئەگەر ڕوبەرێکی ئاوی باشیشمان نەبێت ئەمانە تا چەند هاوڵاتیان هۆشیاریان هەبێت لە ڕێگەی ئەو کەناڵانەی کە دایئەنێن توانن زیاتر وزەی
نوێبوونەوە وەربگرن. با من یەک شتە بیر بخەمەوە مەسئلەی وزەی خۆر پەیوەندی نییە بە دەرەجەی حرارەی بەرزەوە ئەسڵەن دەرەجەی حرارەی بەرز لە کەفاءەی پەنەڵەکان کەمەکات بۆ دەرکەوتنی خۆڕەوە پەیوەندی بە تیشکی خۆرەوە چونکە ئەوە فۆتۆناتە ئەو مەسئلەیەکی علمیە ئەیا ئەو لەوحات تەحفیزی ئەلەکترۆناتەکە و ئینتاجی کارەباکە چونکە وڵاتی نەبوێت لەوانەیە کەمترین تیشکی خۆری تیا دەرکێت بەڵام کەوەی کە دەرکەوتووە زۆرینەی وزەی نوێبوونەوە لێ بەرامەهێنرێت. بەڵێ ڕاستەکێ فعلا ئەم مناطقانە ملائمترن بۆ دانانی تیشکی خۆر مەسەلەن مسألة سولار مناطقي شيء كفعلا مناطق نزيكي قطبكان اسكندنافيا كان اوانت تشكي خوريان كم هيا لبر اوا زياتر اعتمادك نسر هايدرو باور وزي او يا اعتمادك نسر ويند فارم كان لدقيقي هوائية وزياتر وأقر شوينة كش دراسيان كلمة ملائم بيت تشكي خور دركوي بينا وبين هر او ايشج لسر ايشجان لسر كردو لسر او نوعا جنريشنا يعني يسمى كباسي وزينيو كين تنها وزي بانيا وزي خور وزي بايو وزي اوا بايو ماسا يعني امانه هموي بوزي باق دا عندي تو هيج جورا درهاوشتيكي خراب ناكي تكشو هواوا يعني يسمى مشكله هر قوري كشو هوا ككونغركان اكري لا باريس لا كلاسيكو لم صالانه جرا 2021 مشكله قوره شلون ام سي او 2 لجوا كم كان وكبوبا يعني هروا بروا ابي بكارثي كي قوله لسر كوري ارسي همكو صحد بو انسان كان همكو تيقداني كشو هوا نابيني فيضانات وكشو هوا يعني لما شاولاتا نامي كان زر المندي قولا مع العلم امان كمتر دستيانه لبيسكردني جينجا نسبة بو الصين بو أمريكا بو روسيا زرر قورة كجبر ولاتي نامي أكبر عفو يستمشتك شتان بير خمو مفروزة لاتفاقية كانشا همو صالح أولاتانا 100 مليار بارا صندوقي جرين دابين كان بولا تنامي الزرر اللي كراو كان بس اوي راستي بتصوره كم تايس اواني شر بيوند يعني بزور بيوزني بو اتفاقي انا تاتشن اروائي اوان زمن قراري اوي اما بشتي بي بسين بس تنال او تواني وزمان بس كده اما اوي همانا ميني هايدرو كان مان هيا ودو هايدرو باوري دكان ودربني خان مان هيا او سولاريش تا راديق يعني كسا هنا كان سرمایه دار كان بعضی كان هنا كردو هنگاویان بوناوا وكو بيموتي فاميلي مالك كلوانا ديوان كسربانه كي كردو ليره لهولير وقراري كي برز كاك باغلي جدر تشوكا سرباني همو او شنا هنا كان مقر كان بكريا با بانالات او اشتكي باشا يعني هركز هنگاوي بو بني وتواناي كي هبه شتێکی باش بۆ خۆی ئەکا بۆ ژینگەش خۆشی وەکو کارەبا ئیسفادەی لێ ئەکا نسبەیەک بۆ خۆی تەولید ئەکا بەڵێ و ئەبێت ئاگای لەوەش بێت کە ژینگە ژیانە بۆ ئەو یعنی بیر لەوە نەکاتەوە نیسبەیە پارە خەرجەکە ئەو نەجاتی ئەبێ لە مۆلیدەکان بەس مقدمان پارەیەک دەفعەکە لە هەواڵەوە ئەوە لەوانەیە بەلایەوە قورس بێ ئەوە کاتێک باسی دابینکردنی کارەبا کرێت ئەبینین زۆرێک لە وڵاتە پێشکەوتووەکان تەنانەت وەکو فەڕەنسا کە خۆی هەر یەکێک لە وڵاتانە بۆ کە ڕێکەوتنی پاریزێکە لە ڕێکەوتنە بەناوبانگەکانی بواری ژینگەی بەڵام هێشتا بینین بۆ دابینکردنی کارەبای خۆی زۆر پشتی بەستووە بە ڕێگەی بۆ نمونە وزەی ناوەکیەوە و لەو ڕێگە و زۆر سوودی بێ بەڵێ و یعنی هەر خۆی مەترسیشی هەیە بۆ ژینگە بۆ لە ئێستا هەنگاوێکی بەهێز نییە خاتون بۆ ئەوەی کە بە شێوەیەکی گشتی هەوڵ بدرێت سوود لە وزە پاکەکان وەربگیرێت بۆ دابینکردنی کارەبا بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانە ستا ئێمە باسی خۆمانەکەین و ئەوەی کە بەداخەوە هەنگاوێکیمان نەنرا بەڵام ئەبینین لە وڵاتە پێشکەوتووەکانیشە ئەوان هەر لە کۆمەڵێک ڕێگە سوود وەرەگرن کە لانەیە هێشتا زۆر خۆشیان بۆیان دەرکەوتووە باش نییە طبعا ئەوەیەکێکە لە مشکیلەکانیان ئەوەی من بزانم وەلەو ئەمە لەم بەرنامەی لەوانەیە دەتوانێت داتای هەموو وڵاتەکان وەلەو لە لامانە ئێمە کە ساڵانە چەند زیا ئەکا وزێنیە
و چەندیش بەرهەمە هێنن لە وزە تەقلیدیەکانەوە بەڵام ئەوەی من بزانم زۆربیان هەنگاو ئەنێن بەرە وزەینە چونکە ئیجبارن بۆ ئەو ئیشە لەبەر ئەوەی وەکو پێم وتی کلایمت چێنج قەراریاوەکە کەش و هەوا ئێستا 1.5 بەرز بۆتەوە یعنی مەناخی کوڕی ئەرز دەوری ئەم گلۆبال وۆرمین کە ئەم 1.5 زیاد بکە خطورەی لەسەر هەموو یعنی هەر بۆ یەک وڵات نییە وەلو ئێمە بقعەیەکی بچووکین لە کوڕی ئەرز ئەوان زیاترن یعنی خطورەی لەسەر ئەوانیش ئەبێ چونکە ئێمە هەموو لە یەک فەزاء ئەژین ئەوەی من بزانم هەنگاو ئەنێن بەس لا هێزال هەشە یعنی نیسبەتەن نیسبێک بە فۆسیۆل فیۆل وزە تەقلیدیەکان گاز و غاز و خەڵ و زیبەردین نیسبێکیش لە وزەینە بەس ئەوە من بزانم ئیجباریە لە ئیتیفاقیەکانەوە ئیجباریە ئەبێ هەموو وڵاتان هەنگاو بدێن بەرە وزەینە چونکە مەسئلەی ژیانی هەموو وڵاتانە ژیانی کەسەکانە لێرە لە لای خۆمان ینی تا چەند لە ناوزان کۆکانە ئەم بابەتانە بەڕێگەی ئەکادمیا خوێڕ ینی کادری کادر پەروەردە بکرێ بۆی کاگە لە داهاتووە هەنگاو دراو ببێتە پرۆژە پێویستە کادری ناوخۆی خۆمان زیاتر پشتی پێبەستین تا چەند ئەم هەوڵانە هەیە بۆی کە بتوانین کەسانمان هەبێ پێویستمان بە کەسانی وڵاتانی تر نەبێ کە بێن لەو بابەتە و لەو پرۆژانەیە کارمان بۆ بکەن بەڵێ ڕاستەکەی والله هەنگاو ئێستا دڵخۆشیە جامیعەی سلێمانی زانکۆی سلێمانی بەشی هەندەسا سنتەرێکی وزەینەوەی کردەوە لەم مودەیە ئێمەش بەشدار بووین من وەکو خۆم زۆر حەزەکەم بکرێ بە مەنهەجێک لە جامیعەکان وزەینۆ ینی وزەیەکە کە ئیتر حەقی خۆیەتی ینی حەقی خۆی پێبەی لەم زەمەنە بە سەبەبی ئەوەی کە ئیتر بەرەو پێشکەوتنە ڕوا ئەبێ وزە خۆی ناونراوە جێگرەوەی وزە ینی الطاقة البديلة يعني طاقة بديلة وزينيو محالة أبي جي وزي أو بقريتها چون كمسألة خزيني نوت وغاز هتا نامنه دوهم مسألة جينجا كإما كولاتان بعام بيسيان كردو بو درجة أوش هالخطورة كي قولي لبر أوا مفروزة يعني وكو إما ولو إما زور بعربة لوزارة أوانش زور يعني هيتش برسيان بينا كردوين بس إما بيمان خوشة هنگاوی باشتر بنرێ قەراری باشتر دەرکرێ ئیجباری سەرمایەدارەکان بکرێ کە نیسبەی لە پارەکانیان تەخسیسکەن بۆ وزەینەوە حتا ئەگەر وەکو ئیستیسمار مەسەلی کە ئەرزێکی هەیە ئەتوانێت ئیستیسمار بکە بە دانانی وزەی خۆر ئەتوانی وزە بفرۆشێ بە حکومەت تۆ مهم وزەکەت پاکە لە ڕێی ئیستیسمارەوە لە ڕێی تەوعیەی خەڵکەوە لە ڕێی بەرنامەکانەوە من پێم خۆش بوو ئێستا بەرنامەی بۆی خەڵک ئاشناوێ بە وزەینەوە ئاشنابێ بەوەی کە توانایەکی هەیە حەتەیەکی سۆلەری بچووک بۆ خۆی دانێ لە ماڵەوە کە لەوانەیەکی زۆر کەس گوێی لەمەدا بوو بێ ئێمەش پێمان خۆشە بێت هەرچەند ئێستای بنین بە خۆشحاڵی و تەنانەت لە گوندەکانی شاهەر نەبێ ئەو گڵۆپەکان هەیە بە کارەبایشەکە ئەویان سوود لێ وەرگرتۆ بە هیوای و ئیشەڵا بەرفراوانتر بێ خات و چرۆ باسی مادام لە قسەکانە زۆر گۆڕانکاریەکانی کەش و هەوا ئەەکەی ئایا بۆ نمونە ئەوەی کە ئێستا ئەیبینیتر وەرز گەرمەکە ڕۆژەکان کە خۆڵبارین تایە زۆرە زیاکە ئەمانە وا ئەکات لەسەر سەرچاوەکانی وزەی پاک کاریگەری دروست بکات بۆ نمونە ئەگەر ڕۆژی خۆڵبارین بێ هەر ئەو پەناڵانە ئەتوانن سوود لە تیشکی خۆر وەربگرن؟ بەڵێ تقریبا بەس هەمووی تەسیراتی خۆی هەیە مەسەلەن ڕۆژێ غوبارە لە توانای کەمەکاتەوە ڕۆژێ هەورە ولو کە تیشکی ڕۆژ دەرکەوێ ئەوەش بە نیسبەیە مەسەلەن توانای پەناڵەکە تەحدیدەکە غوبار کەمیەکاتەوە مەسەلەن شەیدین مەسەلەن سێبەرێکێکی دژمنی گەورەی سۆلەرە سێبەرێکێکە لەوەی کە تۆ لە تەسمیمادایانی ئەبێ حسابی شەیدین بکرێ مەسەلەن ئەمانە هەمووی تەسیراتی سلبی هەیە طبعا لەسەر تەولیدی کارەبا لە ڕێی سۆلەرەوە باسەکەم لە ڕێی باوە ئەوە بای منتیقەکە تەحدیدەکە باوەکو پێم وتی لە گۆڕانایە ینی با جەدوایی نییە مەسەلەن بەس ئەوەی کە تەسمیم ئەکرێ لە ڕێگەی شەریکاتەوە ئەو حساباتی بۆ کردووە مەسەلەن دایرێکشنی با کە ئەگۆڕێ بۆکسی باکە مەسەلەن
ئەو نەسڵە کە هەیە لەسەرەوەی تۆربینەکە ئیتیجاهی باکە ئەگۆڕێ بە گوێری ئەو تەسمیمە و کۆنتترۆلی کە بۆی دانراوە. دەستەکانی خۆش بخاتتەوە زۆر سپاس بۆ سپاس. تۆ بە هیوای سپاس ئەوەی دەکەین. کە بتوانین ئەم هۆشیاریە یاخۆ ئەم زانیانانی بەڕێزت دای کە بتوانین ئەگەر لە توانامانە هەبوو لە ناو ماڵەکانی خۆمانە و ڕوبەرێکی ئینشاءالله. باشمانە بوو بتوانین ئەو بکەین کە وزەیەکی نێوبنەوەمان دەستکەوێت و بتوانین دوورکەوینەوە لەو زانەی کە زیان بە ژینگە و بە خۆشمانەگەێنێ. دووبارە سپاس بۆ تۆ.